ئەم سەریچلە و ئەو سەریچلە تایە دەبارێ بفریزلە یان یەک ڕۆژی بمێنێ لە ئارە کلکی بزن دەکات بەدارە ئەمە سەوارد بە چلە وتراوە جا چلە تایبەتمەندی خۆی هەیە بە تایبەتی ئەمەگەر باس لە کوردەواری بکەین وەک چۆن چلەی هاوینمان هەیە چلەی زستانمان هەیە هەرێکیشیان تایبەتمەندی خۆی هەیە بۆ پێیکە خۆی گەورە وەرزەکانی وا دروست کردووە بە کۆمەڵە گۆڕانکاری جیاوازدا تێبڕەوە لە کوردەواریشا زۆر گرنگیان بە چلەیەوە بۆ پێی کە خۆیان ئامادە کردو بۆ ئەو کەشە ساردانی کە هەیە و پلێچ ئێمە چلەی بچووکمان هەیە چلەی گەورەمان هەیە و لە نوێشانە ئێمە 3 مانگمان هەیە بە فرامبار و ڕێبەندان و ڕەشەمەیەک ئەمانە مانگەکانی بەڵێن زستانن و هەریەکیشیان ڕەنگە تایبەتمەندی هەبێ بەپی ئەوش ناوی چلنراوە کە لەو نێوەندایە بۆی کە زیاتر ئێمە دەربارەی چلە بزانین لە کوردەواریە چۆن پێشوازیان لە چلە کردویان چۆن خۆیان بۆ ئامادە کردووە و تا چەندێک گرنگ بووە لە کردنەوەی شەوچەرە و پەیوەندی کۆمەڵایەتیەکان وانە کە زیاتر ناسراوە لە ناو کللتوری کوردەواریە زیاتر باسی ئەم بابەتە دەکەین بە میوانداری بەڕێز سەرکەوتعالی نووسەر کە لەمتەوە لەگەڵمانەیە مامۆستاگیان بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵ زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ میوانداریتان مامۆستا بەسمان چێ لە چلە بە تایبەتیش چلەی زستان خۆی مەسەلەی چلە هێما و ئاڕاستی بۆ ژمارەی چل ینی ئەم چلە خۆی لە چیەوە هاتووە لە سەردەمی کۆنتەنانە لە سەردەمی فێرعونیەکانیش مانگ چل ڕۆژ بووە ینی ساڵ 9 مانگ بووە چلە لێرە چلەی گەورەمان هەیە چلەی بچووکمان هەیە چلەی زستانیشمان هەیە بەداخەوە زۆرجار لە ڕاگەیاندنی کوردی بە تایبەتی لە تەلەڤیزۆنە ئەمانە تێکەڵەکرێ زانیاریەکان و ینی دروست پەیامەکەی خۆی ناگەیەنێ لە سەردەمی فێرعونیەکانە چل ئەم چلەیە دانراوە لە بە چل ڕۆژ ئەو فێرعونە کە ئەمری خوای کردووە بە چل ڕۆژ ئامادەکاری بۆ کراوە هەتا مۆمیا بکرێت لە وەرزی زستان لە کوردەواری خۆمانە کە ئەم چلەیە بە تایبەتی لەم چەند ڕۆژە چونکە لە دەستپێکی چلایە چلەی زستانە لە ناو خەڵکایە ئەڵێ چلە بوو ئەوڵێ کەوتینەتە چلەوەڵێ ئێشتانە کەوتینەتە چلە مە دەنگ و باسێک و قسە و گفتوگویە کە لە ناو خەڵکیا بە تایبەتی لە کوردەواریە لە کوردەواری خۆمانە چلەی گەورە هەیە کە یەکەم شەوی زستانە ئەو شەو 21 لەسەر 22 مانگی 12 یا کانونی یەکەمەکات ئەم چلەیە بۆ پیاڵێن چلەی گەورە لەبەروی یەکەم شەوی بەفرانبارە ئەو شەوتر بەفرەبارێ پیرەمێر شاعری نەمر 94 ساڵ لەمەوبەر ئەفەرمێ زستانمان بۆ هاتین پاییزمان وا ڕۆی ئەم شەو چلەیە چلە مەبەسمان شەوی چلەیە زستانمان بۆ هات بەڵام بە برسی لە تاو برسێتی لە هیچ ناپرسین ئەم شەوکە بە فرامبارە سپی ئەپۆشێ سبەی ئەم شارە ئەو چلەیە چل ڕۆژە 30 ڕۆژی مانگی بە فرانبار و 10 ڕۆژیشی مانگی ڕێبەندانیان ئەوە چلەی گەورەی پێڵێن بەڵام چلەی زستان هەروەکو هاتووە خۆی وەرزی زستان 9 ڕۆژە وەرزی هاوین 9 ڕۆژە بڵێن بابەتەکە زیاتر چلەی زستان و چلەی هاوین چلەی گەرمایە چووکە ئەو دوو فەسڵ ئەم وەک سەرما ئەوە گەرما لە ناو خەڵکا جێگەی دەنگ و باسەجنا زۆرین بە مانگی وەرزی بەهار و پاییز نەکراوە چلەی زستان خۆی کە 9 ڕۆژە 25 ڕۆژی سەرەتای 25 ڕۆژیشی کۆتایی ئەوەی کە ئەمێنێتەوە چل ڕۆژە 25 ڕۆژی سەرەتاکەی کە بڵێن لە 21 لەسەر 22 12 دەست پێەکە هەتا 15 یعنی کە لە 16ەوەی ماکەوینە چلە بۆیە لە کوردەوارەیاڵێ کەوتینەتە چلەیە دنیا ساردی کرویا زۆر سەرمایە ئەلێ کاکە چلەیە چلە لەو 16وەتر چل ڕۆژ ئەژمێری هەتا 25 ڕۆژ لە کۆتایی مانگی وەرزی زستانەمێنێتەوە ئەوە چلەیە چلەی زستانە بڵێ باش مامۆستا ئامادەکاریەکان چۆن بووە لە ڕابردوودا بۆ چلەی زستان کە وەکو خۆت ئاماژەت پێکرد کە سەرماوسۆڵەیەکی زۆری بەدوایە لە چلەیەوە کەشەکەی زۆر سەختە بێ ئامادەکاریەکان چۆن بوو بەڵێ خۆی بەنسبەت چلەی گەورەوە کە یەکەم شەوی زستان بوو ئەمە بۆنەیە کە لە ناو کووردا بە تایبەتی لە باشوور و لە خۆرهەڵاتی کوردستان زۆر گرنگی بەم شەوە درەوە ئەو شەوە کە لە مێژووە بەداخەوە بە شەوی یەڵدا ڕۆشتووە کە درێژترین شەوی ساڵە
میترا هین یڵدا خۆی وشێکی سریانێ بە معنای لەدایک بوونیە ئەو شەوە خۆی لەدایکبوونی میترایە کە ئاینێک بۆ هەتا وڵاتی ئیتالیا بڵاو بۆتەوە و لە ئەتوانین بڵێ 4,000-5,000 ساڵێک لەمەوە پێش ئەو شەوە یەکەم شەوێکی زۆر تاریک و کاڵێ دەیجوورە شەوی یەڵدا یا دەیجوورە نالی شاعر واڵێ یەڵداکە ئاماژەیە بە لەدایک بوون و بە درێژی دەیجوورەکەش تاریکە کوردەواری خۆمان لەبەرەوەی 3 مانگ پێش ئەوە پاییز بۆ پاییزی کوردەواریش بەناوبانگە بە سەرما و بە بەفر و بە ئەوەی کە خەڵک لە تاوا چۆتە و چی هەبوو هێنایەتێ ماڵە و ئازووخە ئەو شتانی خسۆ ئەو شەوەتر هیوایەکەیە کە وردەوردەتر دنیا بەرەو خۆشی بڕات دنیا بەرەو ڕووناکی بۆی لە کوردەواری خۆمانە شەوان بێدار بوون و تا بەرەبەیان دانیشتون و ئەو میوەیان خواردووە کە گەرمی بەخش ئەو میوایان کە ڕەنگی سوورە زۆر کە زەڵێ باشە لەو وەرزا و ئالۆکاتا کوا شووتی هەبووە کورد ئەمەngە وشیار بووە ئەمەngە بە ئاگا بۆ هەنێ میوە کە ویستوێتی لەو وەرزا بیخوا و لە وەرزەی خۆیان نییە پاشەکەوتی کولێ یا هێشتوێتی یا وشکی کولێتەوە بەڵام شووتی لە کا هەڵگیرا کرویانتە ناو کادان لە کا هەڵگیراوە ئەو شەوە هێنایەنتە دەرەوە پاک جوان شتیانەتەوە خاچیان کردو خواردویانە ئەو شەوە زۆربەی ماڵەکان بە تایبەتیش هەتا ئێساش لە خۆرهەڵاتی کوردستان ئەو بۆنێ بەرز و پیرۆز ڕاگیرێ ینی خەڵک هەمووی دانیشتێ تا بەرەبیان هیوایەکەیەتر کە وردەوردە دنیا بەرەو خۆشی بڕە و وەرزێکی وەکو زستان کە هاتوۆتە پێشەوە زۆر باشە باست لە شەو چرە کردجا بێتگەلەوە ئامادەکاری بۆ خۆگەرمکردنەوە بۆ خواردن بۆ کاروباری ڕۆژانە زۆر گرنگە لە چلای بە تایبەتی لە ڕابردووە کە زستانەکانە سەختتر بوون جاکێک لەو شتانی کە باس دەکرێت بۆ نەدابەستێ یان قاورمەی گۆشتێکە کراوە ئەم ئامادەکاریانە چۆن بووە خۆی وڵاتی ئێمە لەبەرەوەی وڵاتێکە پاییز و زستانی زۆر ساردە خەڵکی ئێمە زیاتر لە سروش تا ژیاوە بە تایبەتی گوندنیشینەکان لادیەکان هەر لە سەرەتای پاییزەوە لە مانگی ڕزبەرەوە کە دنیا بەرەو سەرما و سۆڵە چووە ینی بای ئەوە عەقلی پێشکاوە کە ئامادەکاری بۆ ئەوە بکە کە سبەینی ئەم وڵاتە بەفردایە پۆشی ئەم وڵاتە سپی پۆشە بێ خەڵک ناتوانێت بێتە دەرێ هەتا ناتوانێت مەڕووماڵاتیشی بێنێتە ناو سروشتەوە بێنێتە ناو لە وەرگۆشتەکانەوە بۆیە هەرزوو ئامادەکاری کردووە ئەمڕۆ بە حکمی ئەو تەکنەلۆجیای پێشکەوتنی دنیا ینی زۆرش لە ناو کوردەواریە کاڵ بۆتەوە یا هەر نەماوە یا هەر زۆر کەس نایزانێ ئێستا زۆر جارکەیەکی باسی هەنێ بابەت بکایە و ئامادەکاری کاتی خۆی کە لە کوردەواری خۆمانە بە تایبەتی لە گوندنشینەکانە ئەم مەسلەی خواردن و گۆشت و مەسلەی قاوەرمە و هەڵگرتنی لە گۆزە و دیزە ئەمڕۆ لای زۆر کەس شتێکی ئەنتیکەیە بەڵام ئەو کاتە ئەمە بە بەرنامە کراوە ینی کورد ئەمەngە هوشیار بۆ کورد ئەمەngە بە ئاگا بووە خەڵکی بە تایبەتی گوندنشینەکان هەر زوو ئامادەکاریان بۆ ئەوە کردووە کە سبێنێ وەرزێکی وەکو پاییزە دوای پاییز زستانە ئەمە ناتوان هاتو چۆکن ناتوان بێنە دەرەوە بە تایبەتی ئەو کاتەش کە زەمەنێک پێش ئێستا ئەو ڕۆژگارە کە ژیانێکی ساد و ساکار هەبوو هاتو چۆنە بۆ نەیتوانی و بڵێن ئەو ئامێری گواستن شتەکان بە شێوەی ئێسانە بۆ بۆیە هەرزوو ئامادەکاری کراوە بۆ ئەم شێوەی ئامادەکاری ئەو کاتە کە نەک بۆ چلەی زستان و نەک بۆ وەرزی سارد و سەرما کورد بە تایبەتی خێزانی کورد هەرزوو ئامادەکاری بۆ ئەوانە کردووە تۆ سەرنج بە ئێساش ڕەنگی یاوە تۆ لەسەر ئەم ژیانەی ئێستای کە خەڵک ئالە مۆزعاژی بەڵام زۆر کەس هەر بەشی خۆی قایمکارە و ئامادەکاری بۆ کردووە باش مامۆستا بە هەر بەسەر و بابەسە نەڕۆین باسێکی قاوڕمان بۆ بکەیت لەوانەیە ئەم جیلەی ئێستا ئەوانەی کە تەمەنێکی کەمیان هەیە کە باسی قاورما کرێ وا بزانن کە ئەو قاورمەی ئێستا کە بەلۆکە کرێ یاخود بەلتکەنۆ ئەگرێ ئەگە باسێکی ئەو قاورما بۆ بکەیت ئەو قاورمەیە بۆش بۆ ینی بڵێن ژنی کورد هێندە ئازا بۆ ینی کاتی خۆی بە تایبەتی گوندنشینەکان ژن هێمای جوانی بۆ هێمای ئازایەتی بۆ هێمای پێکەوە ژیان بوو هەموو زۆربەی ئەو کارانش کەوتێتە سەر شانی ژنی ئافرەتی کورد ئەو قاورمەیە گۆشت بۆ ئەو گۆشتە بڵێن ئامادەکاری بۆ کراوە گۆشتە کوڵێنراوە ئەو کاتە کوپە و دیزە و ئەمانە هەمووە وەکو ئێستا ئەم بابەتی ساردکەرە و سەلاجە ئەو شتانە نەبووە یا لە ماڵی خۆیان ئەو گۆشتەی کردوتە کوپەیەکەوە یا دیزەیەکە و هەڵی گرتو تەمەن گۆشتەکە کوڵاوە و
بە کوڵانت کەمتر خراپە بێ و باشتر ینی ئەمێنێتەوە یا لە زۆر شوێنە چاڵە بەفرە بۆ یا چاڵی ئەوەیان بۆ هەڵکەنەوە بەفری تێکرا و سەری تەختەی لێرا و سواغراوە دایان ناو بۆ ئەو کاتانی کە پێویستە بە تایبەتی هەتا بۆ نەکەر مەسلەی قاورمە بۆ زۆر شتی کەش ئەمە کراوە بەڵام مەسلەی قاورمە ئەو کاتە کە ئاژەڵێک سەر بڕاوە و خۆش کراوە چاکراومانە کوڵێنراوە ماوەیەک اینجا دوایی کراوتە ئەو گۆزە و دیزە و کوپانەوە چەند بۆ پێویست ڕۆژانە ویستویانە لێیان دەرێنا و سەری جوان راوەتەوە بۆی خراپ نەبێ ئەمە تا زستان تاوا بۆ بەرگی گرتویانی بەردەوام ئەو خێزانە بە پێینی خۆی بە پێی ژماری خێزانی خۆی بە پێی پێویستی خۆی ئەو بڵێن ئەو کەسا ئەو کەیبانۆ خۆی زانیوێتی ینی یا پێشتر بڵێن خۆیان ساڵێ 2 ساڵ تاقیکردیانە بۆ تەجروبیان هەبوو زانیویانە چەند ئەخۆن چەند لێ برن بۆیە بە پێ هەتا ئێستا شەروایە ینی خۆی ئەو کەیبان و ئەو کەسەی لە ماڵە ئەزانێت چەند سەرخێزانە چەند ئەخۆن بۆی ئەو کاتەش بە پێی پێویستی ئەو ژەمە ئەو قاورمەیە و گۆشە لەو کوپەیە یا لەو دیزەیە دەرهێدرا باشە مامسا مەبەست چییە لەو بۆن پەندانی کەوتراوە بەنوناڵێ یەک ڕۆژ ما بێ بەلارە کلکی بزن ئەەکەم بەدارانەوە تاڵە ئەم سەری چلە ئەو سەری چلا تیابارەیە بە فریز لە ئەمە تایبەتمەندی وەرزەکەیان شێوازی ئەوەی ئەو سەرمایە هێندە کاریگەرە ئەگەر ڕۆژێکیشی ما بێ یا ئەگەر چەند کاتێکی دیاریکراوی ما بێ چەند سەعاتێ ئاڵێ گورزی خۆی ئەوە شوێنێ یا بڵێن زەرەر یا زیانی خۆی ئەیا بۆیە وتراوە ئەو چل ڕۆژە جاری وایە کاگاتە 39 یاکە 38 ڕۆژ 2 ڕۆژ ێمێنێ لەو کاتە هەستەکەی ئەڵێ ئەمە شینە ئەلێ شینی چلێ یا لێ بورجی پیرێژنە سیرەکەی ئەو چەند ڕۆژەی کۆتایی زۆر سارترە یا زۆر سەختترە لە ڕۆژەکانی پێشتری خۆی کورد زۆر بە ئاگا بوو بۆ هەموو بابەتەکان پند و ئیدۆمی خۆی هەبووە چونکە تۆ زۆر جار کە باسی وەرزی زستانەکەی لەوانەیە زانیاریی وانەگایە تام و چێژێکی نییە بە بەڵام کە تۆ دا ئەنیشی لە شوێنێکا و لە کۆڕ و مەجلیسیەکە زۆر ساردە یەکێتە ژوورێ ئەڵێ بەخوا زۆر ساردە ڕق بوومەوە ئەوی ژەڵێ کاکە زستان یەک جار ئەڵێن ساردە یعنی کورد بۆ هەموو بابەتەکان پند و ئیدێمی خۆی کەوتی زستان یەک جار ئەڵێن ساردە تۆ تێیەگەی هێندە باسی مەکە ئەمەngە ساردەیە ئەمەngە سەرمایە زۆر جا لە وەرزەکانی ترا گەر سەرما و پێتەڵم خۆ لە چلی زستانانی بۆچی وە ئەڵێ ها ئەڵی سەرمامە زۆر جان قسانەمان هەیە لە ڕۆژانێ بەڵام ڕەنگە بە وردیە تێڕوانیمان بووی نەبێکە جاری وایە بە تایبەتی لە ناو ماڵە مناڵێک یا کەسێک زۆر سەرمایەت یا ئەڵێ ڕق بوومەوەڵێن با بە خۆچلەی زستانی خۆچلەی زستان ئەمەngە کاریگەری هەبووە سەرماکەی ئەمەngە بەتین بۆ ئەمەngە خەڵکی بێوەزع کردووە بۆیە دایم لای خەڵک و لەسەر زاری خەڵکە جا مامۆسایەکی لە جوانەکانی زستان ئەوەیە کە لە گوندەکانە زۆپای دار هەبوو یان ڕاماڵینی بەفر هەبووە کە بە کۆمەڵ کردویانەوە باگردێن هەبووە تۆ لەسەر ئەم بابەتانە چیت هەیەیان چ شاعیرێک باسی لەم بابەتانە کردوە لە شعرەکانیان نووسەرێک کە لەسەر ئەم بابەتانە شتێکی هەبێ بۆمان باس بکەیت خۆی هەموو شاعیرەکان بابەتیان هەیە بەزمەژ نییە سامنە و شعرانەیە و بابەتانم لەبەر بێ بەڵام لەبەرەوەی ئێمە زۆر بەمان کوردەواری خۆی لە گوندا ژیا و لە لادیا بۆ سروشتی لادێ زۆر جوان بۆ بە تایبەتی خۆ وەکو فەرموود وەرزی زستان وەرزێکە یەک لە وەرزە جوانەکانە بە تایبەتی مەسلەی بەفربارین و ئەو دیمەنی بەفربارین و مانەوەی بەفر لەو شوێنان و دوایش کە خەڵکەکەی یەتە دەرە و بەفرماڵێنێ و بەفر ئەماڵێ ئەمانە خۆی هەر بۆ خۆی ینی تابلۆیەکی زۆر جوانە هەموو شاعیرەکان شعریان وتووە بەڵام من لێرە حەزەکەم باسی شعرێکی پیرەمێردی نەمر بکەم کە لە بەرەبەیانی 25 دوی ساڵی 1932 لە خەو هەڵەستێ بەفرێکی چاک باریوە یعنی بۆ مێژوش ئەو ساڵە بەفر زۆر باری و بۆیە کاریگەری لەسەر پیرەمێرد هەبووە کە یەتە دەرێ بەفرەکە بینێ ئەڵێ بەیانی بوو لە خەو هەستام کە ڕوانیم بەفرە باریوە سلەیمانی ئەڵەی بەڵقیسە تارای زیوی پۆشیوە یعنی شعرێکی زۆر جوانە و بۆ بە مێژوو نەکەر بۆ سلەیمانی زۆر جار تۆ بۆ هەموو بەفرێگەتوانی ئەو شیعرە بڵێ
باش با باسێکی پەیوەندی کۆمەڵایەتەکان بکەین لە چلەی زستاندا و لەو سەرمازۆرەی کە لە ساڵانی ڕابردوودا هەبوو بەڵام پەیوەندی کۆمەڵایەتەکان هەلدانەبراوە شەوان کۆبوونەوە کراوە شەو چرە هەبووە لەسەر ئەم بابەتە لە کاتێکدا کە لە ئێستایشدا ئاسانکارێکی زۆر هەیە بگومان وە زستانەکەیش سەخت نییەوەکو پێشتر بەڵام پەیوەندی کۆمەڵایەتەکان دابراوە و لەو سەردەمەدا زستان نەبووە هۆی ئەوەی کە پەیوەندی لە نێوان گوندی نشینەکان لە گوندێکەوە بۆ گوندێکی دیکە بپچڕێت خۆی پەیوەندی کۆمەڵایەتیەکان ئەو ڕۆژگارانە زۆر تۆن و تۆڵ بووە لە بەرەوەی ژیان سادە و ساکار بووە خەڵکیش سادە و ساکار ژیا و بەڕاستی خۆی ڕۆژ بە ڕۆژ تا بچینە دنیا و بچینە تەمەنەوە دنیا گرانترە بێت ژیان قورسترە بێت پەیوەندی کۆمەڵایەتەکان کەمە بێتەوە پەیوەندی کۆمەڵایەتەکان کاڵە بێتەوە بە پێچەوانەوە ئەو کاتانە ئەو وەرزانە بە تایبەتی شەوی چلەی گەورە و لە یا شەوی چلەی زستانە خەڵک بە بەردەوام هاتوچۆی کردووە ینی هەتا ئەو کاتە ئۆتۆبیل کەم بووە یا هەر نەبووە زۆربەی خەڵک هەر بە پێش هاتوچۆی کردووە خۆی گرنگجەکە لە وایە کە تۆ ئەچی بۆ لای کەسێ بەڕێی من بە پێ بڕۆی نەگەوەی بە ئۆتۆمبیلیا بە ئامێرێکی گواستنەوە بڕۆی جارڕگە دەست بەتاڵتریش بوون ئەو پەیوەندی خەڵک جاران کۆمەڵایەتیەکەی زۆر پتە بوو لە بەرۆی ژیان سادە و ساکار بوو ئێستا ژیان سادە و ساکار نیە ئێستا ژیان ئاڵۆز بووە ئەنجا مەسلەی تۆ زانست و ژیان بەرە و پێشە و تەکنەلۆژیا ڕۆژ بە ڕۆژ خێراترە بێ بۆیە جاران پەیوەندی کۆمەڵایەتیە منجا بۆ نمونە کەسێک ڕادیۆی تەلەڤیزیۆنێکی نەبوو کە دابنیشێ بە دیارە بۆی ئەو کۆڕ و مەجلیسانە بە شیعر و بە مەتەڵ و بە گۆرانی و بە نوکتە و بەو شتانەوە چووە زۆر جارێمە لە باپیران و لە باوکانی خۆمانمان بیستووە کە کەسێک دەنگی خۆش بۆ لە شوێنێک ئەمان بە تایبەتی چوون مەسەڵەن کەسێک نوکتەی گێڕاتەوە کەسێک قسەی خۆشی لابوو کەسێک سەربرودە و چیرۆکی لابوو بە تایبەتی خەڵک چوە بۆ لای خەڵک دانیشتون بە دیارەوە بۆیە ئەو کاتانە ئەو ڕۆژگارانە پەیوەندی کۆمەڵایەتەکان زۆر پتە بووە تەنانەت هەتا و ئامێرانش کە هاتوونەتە وڵاتی ئێمە و شاری ئێمە بۆ نمونە باسی تەلەڤیزۆن بکەی لە ڕۆژگارێکا تەلەڤیزۆن لەم وڵاتە لەم شارە نەک ماڵێک و خێزانێک و دوو جاروای گەڕەکی کۆ کردوتەوە ینی بابەتێک بۆ شتێکی خۆش بۆ لە تەلەڤیزۆنە خەڵک سەیری کردووە ینی وەک هینێک بڵێن تۆ بە دراوسەکە دوو تۆ ئەم شۆ بابەتێکی وە هەبێ لە تەلەڤیزۆنە باسەکەمان لەوەیە هەتا جاران ئەم ئامێرانە ئەم تەکنەلۆجیایە خەڵکی کۆوە کردو ئێستا بە پێچەوانەوە جاران ئەگەر لە گەڕێکێکا تەلەڤیزۆنێگە بوو بێ یا ڕادیۆگە بیا تەلەفۆنێکیان ئێستا لە مالێکا شەش حەوت تەلەڤیزۆنەیە کەسی کەس سەیری ناکە هەمووشی خستۆتە ژوورێکەوە هەنی جاریش هەبووە کە لەوانەیە لەو کاتانەدا و لەو شەوانەدا لە کوبنەکاندا ئەنجام درابێتن کڵاوێنە یان هەر بابەتێکی دیکەیە بەڵێ زۆر یاری ئەو کاتە بەداخۆ ئەو یاریانە ئێستا نەماونیا کەس باسییان ناکە یا هەر کاڵ بوونەوە کەس مێژوەکانیان نازانێت ئاخر لەو سەردەما شەوگارێکی درێژ کە شەوانی زستان زۆر جارە چێتە 13 سعات بۆ 14 سعات ئەمان شەوەکانیان هەر بە پند و بە شیعر و بە گۆرانی وتن نەبووە هەنێک یاری کوردەواری هەبووە کە ئەوەی کە لەو شوێنە کراوە چونکە هەتا یاری کوردەواریەکانیش وەرزی خۆی هەیە مەسە یاری کڵاوێن و گۆری و ئەم بابەتانە لە ژوورا کراوە لە شوێنێکا کراوە فەسڵەکەشی یا وەرزەکەی زستان بووە بەڵام هەنی یاری هەبوو لە دەرەوە کراوە چکە وەرزەکەی خۆش بوو ینی حتا لە کوردەواری خۆمانە یاری فۆلکلۆریەکانی ژەو یاریانی کە پەیوەندی بە کوردەوایە بە پێی وەرزی خۆی گۆڕاوە ینی ئەو یاری کە کەسێ نەبوو بێ لە ژوورێکا یاری ڕمبازێن و ڕاکڕاکە بکە بەڵام یاریەک لە ژوورێکا کراو چەند کەسێ دانیشتنەوەکوی بابەتی یاری کڵاوێنەوە یا مەتەڵ و یا شیعر دانان لە یەکۆمانە بە پێی فەسڵەکە بە پێی وەرزەکە کراوە هەنێ یاریش پێویستی کرۆ بچیتە دەرێ لە سروشتا ئەوە جۆرێکی کە بۆ زیاتر بابەتی وەکو یاریکردن بووە مامۆستا ئەمە بکەم بە کۆتا پرسیار بۆ پێی کە کاتمان نەماوە تایبەتمەندی هەبووە لە نێوان کوێستان و گەرمیانە زۆر جارێمە ئەم جیاکردنەوەیانکەن ئەو شوێنانی کە فێنکترن کوێستانیان پێوترێ ئەو شوێنانی گەرمیانیان پێوترێ لەوەی کە زووتر چلەی زستان بێیان درەنگتر چلەی زستان بێ ئەمە هیچ هینێکی هەبووە لەگەڵیشیا باس لەوە بکەی کە تا چەندێک گرنگە ئەم بابەتە لە ڕووی مێژووی و کللتوری دابوونەریتەوە بۆ ئێمەی کورد کە زیاتری خۆی بابەتەکەی مەسلەی کوێستان و گەرمیان هەر لە خەڵکە کەشیەوە ئەڵێ جا خەڵکی بڵێن ناوچە گەرمەکان دایم ساردن و وینن خەڵکی ناوچە کوێستانیەکان تونگ و تۆڵ و هەتا هەد لە جلوبەرگەکانی
خۆمانەوە سێرکە هەروەکو سروشتەکەشی تەبەن بەڵێ جیاوازی جیاوازی هەیە بەڵام خۆی لە هەستەنەتەوەیەکە جیاوازیان نیە مەسەلەن لە مەسلەی دین و دینداری و باوەڕێکە جیاوازیەک نییە بەڵام وەکو سروشت وەکو هەڵسوکەوتی خەڵکەکە بڵێ جیاوازیەکە بینین بەنسبەتەوەی کە فەرمووت خۆی ئەکرێت بەڕاستی یعنی ڕاگەیاندن بە تایبەتی تەلەڤیزۆن کار بۆ ئەم ئیشانە بکە کار بۆ ئەم بابەتانە بکە چونکە تەلەڤیزۆن تۆ ئاڕاستاکە تۆ کە ئەچیتە شوێنێک ئەگەر چەند کەسێک دانیشتمن یەکەم جاریشتان بە یەکتری ببینین یادەمێک بە یەکتریتان نەدی بێ تەلەڤیزۆنەکە تۆ ئاڕاستاکە ینی نە تۆ ئاگای لە میوانەکەی نە میوانەکە ئاگای لە تۆیە بۆ ئێستا ئەگەر سەرنج بین لە زۆر شوێنی خۆمانە لە شار و شارۆچکەکانە ئەو شوێنانەی میوان ڕووی تێگا تەلەڤیزۆن دانانرێ بۆی تۆ ئاراستە نەکە بەڵام خۆی تەلەڤیزۆن لە بەرەوەی کاریگەری هەیە هەم خێراترینە هەم باشترینە هەم زووترین پەیامەگەیەنێ بۆیە ئەکرێت لە ڕێی تەلەڤیزۆنەوە بە تایبەتی وەزارەتی پەروەردە کار بۆ هەموو شتێکی نەتەوەیی بکایانی یعنی ئەمە خۆی ئیشی ئەوانەیە بە تایبەتی وەزارەتی پەروەردە وەزارەتی ڕۆشنبیری هەر لە ڕێی خوێندنەوە لە باخچەی ساوایانەوە لە قۆناغی سەرەتایەوە کار بۆ ئەم بابەتانە بکات چونکە بەڕاستی هەنێ زانیاری هەیە نەک هەر کاڵ بۆ تۆ هەر نەژماوە یا زۆر کەس بابەتەکەی لێونەوە یا نایچ دەست خۆش بە زۆر سپاس بۆ نووسەر سەرکەوت عەلی کەلامتۆرە لەگەڵمانە سپاس مامۆستاییان سپاس زانیاریەکانت